سڵاو هاوڕێم بخێر بن و بۆ ڤیدیۆیەکی تازە لەو ڤیدیۆ باسی ئەو شەڕە دەکەم کە بیستویەکی حەوت لە ئەمریکا و لە هەموو دنیا ڕوودا لە بینی فیلمی تازەکەی کریستۆفەر نۆڵان ئۆپنهایمەر، هەروەها فیلمە تازەکەی کۆمپانیای وێرنەر برۆس کە بە ناوی باربی کە لە دەرهێنانی فیلمی گریتا گێرویک. تەمان خۆی کاتی خۆی کریستۆفەر نۆڵان هەموو فیلمەکانی لە بەرهەمهێنانی کۆمپانیای وێرنەر برۆس بوو کە وێرنەر برۆس خاوەنی دیسکەڤەری و HBO Max و ئەو پلاتفۆرمی HBO Max کە بۆ ئەخیرە ناوی گۆڕا بۆ ماکس، خاوەنی هەموو ئەو شتانە بوو. بەس کێشەکە چییە؟ دوای ئەوەی لە فیلمی تێنت کە نەگەیشتە ئیتفاق لە شێوازی پەخشکردنی فیلمەکە لەسەر پلاتفۆرمی دیجیتاڵی، کریستۆفەر نۆڵان کابرایەکی تۆزە کلاسیکە ئەو لە دەرهێنان، یعنی حەزی لێیە بە IMAX تەسویر بکە، بە فیلمی بە 35 ملیمەتریە ئەو کامێرانە و لە هەمان کاتیشدا حەزی لێ نییە ڕۆلی سینەماکەم بێت و یان لەناو بچێ، یعنی حەزی لێ فیلمەکە بە تەواوەتی حەقی خۆی وەرگری لە سینەما ئینجا بە پاشفترەیەکی زۆر ئینجا بچێتە سەر DVD و کاسێت و دوای ئەو پلاتفۆرمی وەکو نێتفلیکس و دیزنی پڵەس و HBO Max ئەوانە. بەس تێنێت دوای فترەیەکی کەم کە ئەو کات کۆڕۆنا بوو، سینەما بۆ قوتەی خۆی نەبوو کە دەرچوو تێنێت وەلو فیلمەکە وەک ستۆریەکی تۆزێک بێتام معقد بوو، بەس دوای ئەوە کە بەس شێوازی دەرهێنان ئەو شتانە گاڵتەی پێ ناکرێت، چونکە وەک پێم وتن کریستۆفەر نۆڵان کابرایەکی ئۆڵفاشنە لەو شتانە، بۆیە بە هەموو شێوەیەک لە شێوەکان غەمی شێوازی دەرهێنانی فیلمت نەبێ لەگەڵ کریستۆفەر نۆڵان. دوای ئەوە فیلمەکە بە کاتێکی زۆر کەم و دیاریکراو هاتە پلاتفۆرمی HBO Max. لەو کاتەوە ئەو مشکلانە ڕوویدا لە بینی کریستۆفەر نۆڵان و ستودیۆیەکانی وێرنەر برۆس. دوای ئەوە قەراریدا بڕیاریدا گرێبەست لەگەڵ کۆمپانیای یونیڤەرسەڵ بکە. یونیڤەرسەڵ طبعاً فیلمی ئۆپنهایمەر کە دوێنێ بەڕسمی ئەلان کرا کە ئەو فیلمە پێک هاتووە لە 0 دیمەنی CGI، 1 دیمەنی CGI تێرانی، هەر هەموو دیمەنەکان بەڕاستی ڕیکۆرد کراوە. فیلمەکە نزیکەی 3 ساعتە و لە هەمان کاتیشدا فیلمەکە لە 21 حوتی ئەم ساڵ لە بەرهەمهێنانی کۆمپانیای یونیڤەرسەڵە پەخش دەکرێت. وێرنەر برۆسی کردووە وەک تۆڵەیەک لە کریستۆفەر نۆڵان کە ئەوانی بەزێشتووە هەڵساوە فیلمی باربی کە هەردووچیان بە بودجەی 100 ملیۆن فیلمەکە دەرهاتیە، ئۆپنهایمەر و باربی لە هەمان کات عرض دەکرێت و خەڵک ئێستا لەوانەیە بڵێ باربی چیە تا ئۆپنهایمەر هەبێ، خۆی ئەوها قیاس ناکرێ ئەو مۆزوعە، لەبەرەوەی لە ئەمریکا پرنترال گایدنس هەیە بۆ فیلمی، ینی هەر فیلمە و تەصنیفێکی خاصی خۆی هەیە. بۆ نمونە فیلمی تێنت ببورن فیلمی ئۆپنهایمەر R-rated، ینی تەمەنی 17 ساڵ و 18 ساڵ و ئەوانەیە، ناتوانێت مناڵێک بڕوە. بەڵام لە هەمان کاتە فیلمی باربی فیلمێکی PG 13، ینی منداڵ دەتوانی بڕوە تەمەنی خوار 18 ساڵ لەگەڵ دایک و باوکی، لە هەمان کاتیشدا تەمەنی 15-16 ساڵ بەبێ دایک و باوکی دەتوانی بڕوە. هەروەها فیلمەکە تۆزێک لایتە و ستۆریەکی ئەوەیە و خەڵک مێژوەک و هیستریەکیە لەگەڵ چیرۆکەکەی، لەبەر ئەوەی منداڵەکان بووکی بارگشتیویان بەکارهێناوە و یاریان پێکردووە. طبعاً ئەوە هەمووی لێرەکە فیلمەکە زیاتر خەڵک بچێتە سینەمای بۆی و لە هەمان کاتیشدا فیلمەکە 3 ساعت نییە وەکو ئەوە، چونکە تۆ سینەمام بۆ نمونە لەو کاتێککە دەست پێدەکات فیلمێک پەخش دەکاتە ئەو کاتێک تەواو دەبێت ئەو پەڕی بۆ نمونە 10 ساعت 12 ساعتی. ئێستا بۆ نمونە لە ڕۆژێکدا لە مەکسیمەم حالەتی ئەگە بتوانی ئۆپنهایمەرێ عرض بکە پەخش بکە 4,000 دەتوانی فیلمەکە پەخش بکە، ئەگەر نا دەبی بە حەدی طبیعی و هێڵسی و سەحی و تەندروستی 3,000 پەخشی بکە، لەبەرەوەی فیلمەکە زۆرە و 3 ساعت و لە هەمان کاتیشدا دەبی تۆزێک ڕێستێبی لە بینی هەرەوەی کە قاعەکە پاک بکرێت و ئەم شتانە. دوایەوە خۆ خەڵک دیشۆ ناسە سینەما ئیتر، بۆیە ینی سینەما مەجالی هەر 3,000 پەخش بکە ئەو فیلمێ لە ڕۆژێکی ئەو پەڕی 4,000، بەس باربی مەجالی هەیە 5,000 6,000 و لە هەمان کاتیشدا قاعە، ینی فیلمەکە ڕاستە 3 ساعتە و خەڵک زۆر بووی دەچی، بەس ئایا هەموو سینەمایەکان ئەو ینی ئەویان لەسەرەکە بۆ قەڵباڵغێ خەڵک بچێتە لای و قاعی بۆ زیادکەن بۆ هەمان فیلم. ئیتر ئەوەیە وەی لێرەکاتن کە بەجددی خۆی وەک مارکتینگ وەک پارە ئەکیدم باربی ئۆپنهایمەری تەخت دەکا، ینی لە هەموو ڕۆژی، ینی بە تەسەوری من لە ڕووی پارە زۆر زیاتر پیا دەکا و ئیش دەکا لە ئۆپنهایمەری، بەس فیلمەکە وەک ناجح بوون ئەکید ئۆپنهایمەر ناجحترە لە ڕووی چیرۆک، لە ڕووی هەموو شتێک، لە باسی ئەو عالمەی دەکا کە کاتی شەڕی جیهانی دووەم کە قومبەلەی نەوەوی دروست دەکاتن. ئیتر ئەوە ئەکید بە ئەو مۆزوعە یەکلایی بۆ تۆ کە فیلمی ئۆپنهایمەر ناجحترە لە ڕووی
نقد و لە ڕووی شێوازی دەژینان لەوەی بەس لە ڕووی پارێ ئایا دەتوانێت پشت بە باربی بەرداشت کە وێنە بڕۆ زۆر بە شەیتان و زۆڵانە بڕیاریاندا و فیلمەکە لە هەمان ڕۆژی ئۆپنهایمەر پەخش بکەن لە سینەماکان لە ئەمریکا و لە زۆربەی وڵاتەکانی دنیا. سوپاس.